بەڵێ سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش دیارە لە کەرکووک هەنی هەم گرنگی بە هەموو لایەنەکان دراوە و هەم لە داهاتووە ئێستا پلانێکی باشتر دانراوە بۆی باشتر و جوانتر گرنگی بە هەموو لایەنەکان بدرێ. ئەمڕۆ ئێستا ئەم ئێرە نەخۆشخانەی شێرپەنجەیەکە، ینی هەم ژمارەێک لە کاندیدانی لیستی 222 و هەم باڵێ ناسۆ مامەد سەرپەرشتیاری کەرکووک لێرەن بۆی گرنگی بە نەخۆشانی شێرپەنجە بدەن و جگە لە گرنگی بە کەسەکان گرنگی بە شوێنەکانی کەرکووک ژەدرێ. بۆ نمونە هەم ئیداری کەرکووک و هەم لیستی 222 لە پلانی دایەکە دوای سەرکەوتن لەم هەڵبژاردنە گرنگی بە شوێنەوەرەکانی کەرکووک بدا هەوڵی نۆژەنکردنەوەیان بدات بودجەیان لە بەغدا بۆ تەنخام کاتیمی تایبەت بێنێ بۆ نۆژەنکردنەوە. من ئەم بابەتە لەگەڵ میوانەکەم ئەڵماس کاندیدی ژمارە 20 لە لیستی 222 باسەکەم ئەڵماسان سڵاو لێبێ پێم بڵێن پلانی ئێوە پلانی لیستەکەتان چییە بۆی کە گرنگی بە شوێنەوەرەکانی کەرکووک بدەن؟ شوێنەوەرەکانی کەرکووک واتە مێژوو ناسنامەی کەرکووک بۆ کەرکووکیەکان. ئێمە لێرە کۆمەڵی شوێنەوارمان هەیە، یەک لەوانە قەڵای کەرکووکە، قشلەی کەرکووکە، چەند خانوویەکی دێری نیگەڕێکی ئیمام قاسمە، هەروەها لە قەزا و ناحیەکانش چەند جێگایەکمان هەیە. ئەمە ئەبێتە مای ئەوەی کە ئێمە پژیر و پشتیوانی لێ بکەین و پێشترش بۆ ئاگاداریتان لە جنەی وزاریمان هێناوە بۆی ئەو شوێنانە جگە لەوەی نەوژەن بکرێتەوە و تەنانەت قەڵای کەرکووک بچێتە ناو یونسکۆوە لەبەرەوەی یەکێکە لە شوێنە هەرە دێرینەکان و چەندین خانووی مێژووی هەیە لە گەڕەکە جێنشینەکان و تەنانەت بە دیکۆمنتکردنی ئەو نووسرا و بەڵگەنامانەی کە لەسەر کەرکووک و ژیاننامەی کەرکووک و کەرکووکیەکان هەیە. ئەمە دەچێتە ئەوەی کە پاراستنی ئەو شوێنەوارانە و ئەو دیکۆمنتانە و ئەو کارانە ببێتە مای ئەوەی مێژوویەکی دێرینی کوردستانی کەرکووک بۆ ئێمەی کەرکووکیەکان بەجێ بێڵێ و ئەرکی سەرشانی هەموو لایەکە کار لەسەر ئەو بابەتە بکەن بە جێگەیەکی یاسایی. جگەر لایەنەوەیەکە بابەتێک گەشتیاریشی هەیە بۆ نمونە هەر شوێنەوارێک ژنەکە گەشتیار ڕووی تێکە سوودێکی تر بە ئیداری کەرکووک بگەێنێ و بە کەرکووک بۆ کەرکووکیەکان. بەڵێ لەسەر جەمجیهان تمام ئەبێ بە شوێنە کەلتوریەکان و شوێنەواری ئاسەوارە خۆنەکان کەلتوریەکان ئەبێتە شوێنێکی گەشتیاری و تەنانەت ئەبێتە مای هاتنی داهات ووا دەکات گەشتیاران سەردانی ئەو جێگەیە بکەن وەک چۆن لە بابل ئێستا هەیە پاپاکە هات لە فاتیکانەوە سەردانی کرد، چۆن قەڵای کەرکووک هەیە، چۆن مەزارەکان هەیە. ئەم شوێنانە لە زۆربەی وڵاتانی جیهان دەبێتە مای سەردان و ئاوەدانێکی گەشتیاری زۆر و داهاتێکی باش بۆ ئەو شارە کە بتوانێت خزمەت دانیشتوانەکانی بکەن. ئێوە لە پلانتاندایە تەنها گرنگی بە قەڵا و قشڵە بدەن خانە و کۆنەکان شوێنەکان تەچێ و مسکەوت کۆنەکانیش هەمان شێوە گرنگی بێت؟ هەر بۆ زانینی بەڕێستان ئێمە لە سەردەمی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە لەسەر ئەو شوێنانە کارمان کردووە و ئەوەندەی ئاگداریش من لە ڕێگەی ئیدارەی ئێستای کەرکووکەوە وەکێکات دووبارە سەردانی وزارەتی کردەوە بۆ مونیومنتێکیشمان کاتی خۆی لە ناو قشڵەی کەرکووک کرد سەبارەت بە کەسایەتی ناودارەکانی کەرکووکش کە لە پێکهاتەوە نەتەوە جیاوازەکانش دروست بووە بۆی بتوانین دەست بگرین بەو جێگەیانە و لە ڕێگەی ئەو وزارەتەوە کار بۆ ئەوە بکرێت کە باشترینیان ئەنجام بدرێ و ئاوردانەوەی تەواوی لێ بکرێت. بەڵێ ئەوەی کە جێویستی بوونەما یەکێک بوو لە کاندیدانی لیستی 222 کە باسی دا کارنامە و پلانی خۆیان کرد بۆی کە گرنگی بە شوێنەوارەکانی کەرکووک بدەن و شوێنەوارەکان کە لە ناوچەیەکی وێرانەیە بیگوازنەوە بۆ شوێنێکی گەشتیاری بۆی کە هاوڵاتیان لە ناوچەکانی دیکەوە و لە وڵاتەکانی دیکەوە بێن و شوێنی گەشتیاری گرنگ لە کەرکووکا بەکاری بێن و سوود داهات بۆ کەرکووک بۆ کەرکووکیەکان بگەڕێنێتەوە لەگەڵ ئەوە شانی لایەنێکی نەتەوەی هەیە بیرمان نەچێت کورد بەشێکی گرنگی شوێنەوارەکانی کەرکووک پێک دێنێت و ئەم نۆژەنکردنەوەی ئەم شوێنەوارانە جارێکی دیکە زیندووکردنەوەی ناسنامەی نەتەوەی کەرکووک